لە دوای 43 ڕۆژ دەرگای قوتابخانەکان کرایەوە. دوای ڕاگەندراوی هاوبەشی نێوان وەزارەتی خوێندنی بەڵە وەزارەتی پەروەردە دەرگای قوتابخانەکان کرایەوە کە دوای 43 ڕۆژ دوکات 28 دوو بوو کە دەرگای قوتابخانەکان داخرا بەهۆی هێرشەکان و یاخود بەهۆی ئەو بارودۆخە نائارامەیە کە لە کوردستان و ناوچەکە هەبوو کە لە دوای کۆڕۆنەوە بووە درێژترین ماوە لە کاتی دەوامدا کە دەرگای قوتابخانەکان بە داخراوی بمێنێتەوە. یعنی لە دوای کۆڕۆنا ئەمە یەکەم جار بوو کە بەو شێوەیە ینی 43 ڕۆژ بخایانێ و دەرگای قوتابخانەکان دابخرێتن. لە ئێستادا دەرگای قوتابخانەکان کراوەتەوە، هەموو پۆلەکان چوونەتەوە سەر خوێندنی خۆیان، ینی لە ئۆنلاین چوبنە چ شوێنێک یاخود گەیشتبوون بە چ شوێنێک لەوێەوە دەست پێ دەکەنەوە. ینی منە چەند مامۆستایەکەم پرسی باسییان لەوە کرد کە لە ئۆنلاین گەیشتبوون بە لاپەڕە چەند و یاخود گەیشتبوون بە چ شوێنێک لە ناو کەمپەسەکان دەست بەو لاپەڕێ دەکەنەوە دەست بە خوێندن دەکەنەوە. ئەمڕۆ لە تەواوی هەرێمی کوردستان دەست بە خوێندن کراوە و دەرگای قوتابخانەکان کرایەوە و جگە لە قوتابخانەکان زانکۆ پەیمانگەکانیش بە هەمان شێوە کرایەوە، چونکە ڕاگەندراوەکە هاوبەش بوو لە نێوان وەزارەتی پەروەردە و هەروە لە نێوان وەزارەتی خوێندنی باڵا.